دانیشتنی ئاسایی ژمارە 5 ساڵی سێمی پەرلەمانی کوردستانە سەرەتا بەبێ گرفت و کێشە دەستیان کرد بە کۆبوونەوە دواتر لەلایەن سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێوە بە بیانووی ڕێگەنەدان بە قسەکردن پێڵاوەکانی خستە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە ئەمری سەرۆکی جوڵانەوەکەیان وەک ئەوەی خۆیان دەیڵێن. معقول نییە ئێمە دوو کەلیمە قساکەین لەگەڵ هاوڕێکانمان تەق مایکەکەمانە بژێنەوە و ناڵن قسە بکەین. یعنی باسی چیەکەین ئەگەر باسی کێشەی خۆمانمان کرد یا باسی کێشەی حزبمان کرد وەڵای نەک مایکەکەمان بژێنەوە بیشیشکێنن کە گوێمان لێ ناگرن و دەنگمان قەتعەکەن وەکو ئۆپەرسیۆن یەک دنیا دژایەتیمانەکەن لەناو پەرلەمانە لێمانێن ئێمەش پێڵاویان تێکرین. داوایەکشم لە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هەیە ئەوەیە کە ئەوەی پێی وتبووین ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانە ئەگەر قسەکانمان قەتعکرا پێڵاویان تێگرین جێبەجێمان کرد. داوای لێ یەکەین کە شتێکی کەمان پێ بڵێ بۆ جەلسەکانی داهاتوو کە ئەگەر بەرامبەرمان کرایمە جێبەجێ بکەین لەبەرەوەی ئەم پێڵاو تێگرتنە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئەنجامماندا. لای خۆشەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان بەدەنجی 73 لە ئەندامانی پەرلەمان دکتۆر کازم فاروقی سزادا بەوەی ڕێگەنەدرێت لە دانیشتنی داهاتوو بەشدار بێت تاکو داوای لێبوردن نەکات. ئەو بێڕێزیەی کە پەرلەمانتار دکتۆر کازم بەرامبەر بە پەرلەمان کردی بەوەی کە جووتێک پیاڵاوی پێشتر لە ماڵەوە ئامادەکرا و نەک پیاڵاوەکانی خۆی بە تەوجیه و ئاراستەکردنی سەرۆکی حیزبەکەی فڕێدایە بەردەمی خۆی بەردەمی ستێجەکەی خۆی نەک سەرۆکایەتی پەرلەمان بۆ ڕاستکردنەوەی ئەوەی کە ڕووی داوە. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی ئەم بڕیارە پەرلەمانیە خەینە بەردەمتان و داواتان لێەکەین لەبارەیەوە دەنگ بدەن لەبەرەوەی لەناو پەیڕەوی ناوخۆ هیچ چارەسەرێک بۆ ئەم جۆرە بابەتانە نییە. بڕیارێک پێشنیارکراوەکەی دەستەی سەرۆکایەتیش بەم شێوەیە لەبەر ئەو بێڕێزیەی کە ئەندام پەرلەمان کازم فاروق بەرامبەر بە دامەزراوەی پەرلەمان لەناو حرەمی پەرلەمان و لە دانیشتنی ئاسایی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە ڕێکەوتی 31 2021 ئەنجامیدا بڕیارماندا بەوەی کە ئەندام پەرلەمانی ناوبراو بێبەش بکرێت لە دانیشتنەکانی پەرلەمان تا ئەو کاتەی داوای لێبوردنی فەرمی لە پەرلەمان دەکات هەر بە ڕێزێک لەگەڵ و بڕیارە پەرلەمانیە با فەرمێ دەست بەرزکاتەوە. بەڕێزان بەدەنگی 73 ئەندامی پەرلەمان بڕیارماندا پەرلەمانتاری ناوبراو تا ئەو کاتەی بە فەرمی داوای لێبوردن لە پەرلەمانی کوردستانەکە بەشداری دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ناکە. لەلایەکی تریشەوە پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتی هاوڕێ مەلاستار حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەمی با مێینا وەسف کرد بەو هۆیشەوە دانیشتنەکە دووبارە گرژی تێکەوت و ژنانی نێو پەرلەمان و پەرلەمانتارانی سەربەدەسەڵاتی هێنایە دەنگ و ڕێگەنەدرا قسەکانی تەواو بکات و تەواوی وتەکانیشی لە پرۆتۆکۆڵ سڕایەوە دواتر فراکسیۆنی سەوس قسەکانی خۆیان لەو بارەوەوە کرد. ئەمە سەلمێنەری ئەو حەقیقەتەیە کە حکوومەتی هەرێم حکوومەتێکی مێینەی مۆدێلەکە ناتوانێت داخوازی هاوڵاتیان پڕ بکاتەوە. حکوومەتێکی چییە؟ حکوومەتێکی چییە؟ ڕەگەزی حکوومەت یەکێک لە شانازیە مێژوویەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئێمە داکۆچیکاری سەرسەختی مافەکانی ژنان بووین و لەسەر دەستی سەرۆکمان خوالی خۆشببوو سەرۆکمان جەلال نەریتی داکۆچیکردن لە مافەکانی ژنان داهێنراوە و هەمیشە پشتیوانێکی بەهێزی داکۆچیکردن لە مافەکانی ژنان بووە. ئەکید چ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو فراکسیۆن چ ئێمە وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەک پاش گەزی لەو مەبدەئانەمان ناکەین بەڵکو پێمان وایە ژنان کۆڵەگەیەکی هەرە گرنگی کایەکانی کۆمەلگان و پشتیوانی سەرسەختی لە مافەکانی ژنانە بین. لای خۆشیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێت ئەو گرژیانەی لە نێو پەرلەمان ڕوودەدات هۆکاری سەرەکی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە کە لە ماوەی ڕابردوودا چەندین یاداشتیان داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڵام وەڵام نەدراوەتەوە. بەداخەوە چەند دانیشتنیەکی ڕابردووە بە دانیشتنی ئیمڕۆژەوە پشێوی دروست دەبێت لە ناو پەرلەمانی کوردستان. من هۆکارەکەی دەگەڕێنمەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چونکە ئێمە وەکو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن چەندان یاداشت و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان دەدەینە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی دانیشتنی پەرلەمان لەسەر داخوازیەکانی خەڵک بێ بەڵام بەداخەوە نایخەنە بەرنامەی کار لە ئەنجامی ئەوەی کە ناخرێتە بەرنامەی کار
پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بە دەرەجەیەک بەڕاستی ینی تووڕێی خەڵک وامان لێ دەکات تووڕێیەکەمان ببینە ناو هۆڵی پەرلەمان و پرسیار لە سەرۆکایەتی پەرلەمان بکەین کە بۆچی خواست و داواکاری خەڵک لە ئێستادا کە موسە و لێبڕینی موچەیە نایخاتە بەرنامەی کار. لە خولی بەهارەی ساڵی سێمی پەرلەمان تا ئێستا 5 دانیشتن بەڕێوە چووە، بەڵام تاکو ئێستا دانیشتنێک بە بێکێشە بەڕێوە نەچووە. ئەمە بۆ تەجێگەی پرسیار ئاخۆ هۆکاری ئەو گرفت و کێشانەی بەردەم دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان چین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.